ئیمام و نوێژخوێنانی مزگەوتی بالیکەدەرین لە سلێمانی سەردانی خات و شانازی برای محەممەد کارگێڕی مەکتەبی سیاسی و سەرپەرشتیاری مەڵبەندی سلێمانی یەکێتیان کردووە بۆ پاراستنی مزگەوتێکی دێرینی شارەکە کە لەلایەن سەرمایەدارێکەوە مەترسی ڕوخاندنی لەسرە. شانازی برای محەممەد ڕاستەوخۆ وەڵامی داواکاریەکانی دایەوە و سەرۆکی شارەوانی سلێمانی ڕاستپارت کە ڕێگە نەدرێت با ڕوخاندنی ئەو مزگەوتە. بە هیچ شێوەیە نابێت ڕێگە بین ئەو مزگەوتە کەس توخنی بکەوێت. یەکێکە لە معالمی ئەم شارە مزگەوتێکی کۆنا من تێناگەم بۆ بە چه حەقێک ئەوقاف داوای لە شارەوانی کردو ڕەزامەندی دەربڕیوەکە ئەم مزگەوتە بڕوخێن بێت. مزگەوتی بالیکەدەری لە ساڵی 1970 زاینی لە گەڕێکی سەرشەقامی سلێمانی دروست کراوە و ئێستا کەوتۆتە سەنتەری شارەوە. ترسیم کەسانە لەوەیە دوای ڕوخاندنی مزگەوتەکە کە بەشێکە لە مێژووی سلێمانی بکرێتە پرۆژەیەکی بازرگانی. بەدەمەوە هاتن و ڕێگریکردن لە ڕوخاندنی لەلایەن شانازی برای محەممەدەوە ئیمام و نوێنەرانی مزگەوتەکەی خۆشحاڵ کرد. شانازخان فەرمێ بە هیچ شێوەیەک ئێمە ڕازی نابین کە ئەو مزگەوتە تێک بچێت و دوای ئەو مادەم شوێنێکی کۆن و ئەفەریە ئەبێ پارێزراو بێ. ئێمەش زۆر سپاسی جەنابی دادە شاناز دەکەین خی گەورە هەموو لایەکتان پارێزین. ماوەی چەند ساڵێکە تێکدانی شوێنەوارە مێژووی و کەلتوری و ئاینیەکانی شار لەلایەن سەرمایەدارانەوە بۆتە جێگەی بایەخ و هەر جارێک بە بیانوویەک شوێنەوارێک تێک دەدرێت و دەکرێتە شوێنی بازرگانی. ئەو شوێنانەشی تا ئێستا پارێزراون بەهۆی هیمەتی ئەو کەسایەتیانەوە بووە کە لە خەمی پاراستنی ناوبانگ و مێژووی سلێمانیدان. ڕێبازی وە کورسات نیوز سلێمانی.